ئاگرەکەوتەوە لەو چیایی پشتی بەرزایەکانی سلێمانی خۆشببختانە لە ماوەی دوو کاتژمێرە توانرا کۆنتترۆل بکرێ بە هاوکاری تیمی فڕۆکەوانی سلێمانی و پێشبەرگە بە ڕێزەکانی سکرتارەتی هەواڵ مامجلال و پۆلیسی دارستان و هەموو لایەنە پەیوەنددارەکان لە ئێستادا ئاگرەکە سەڵەسە کۆنتترۆل کراوە هەر داوامە لە هاوڵاتیان کردووە پابند بن بە ڕێنمایەکان بە هیچ شێوەی لەم شوێنانە ئاگر نەکەنەوانێ خۆیان بە دوور بگرن لەوەی کە شوشەی بەتاڵ یا شتانە فڕێبن چونکە پلەکانی گەرما بەرەو بەرزبوونەوە ڕواکەمان هەمووی هۆکارێکم بۆ کەوتنەوەی ئاگر ئەوەی لەسەر ئێمەش بێ لە خزمەتان نوێکەین. ئێمە وەکو تیمی فڕۆکەوانی سلێمانی لە هەموو حاڵەتێکدا لە ئامادە باشیین بۆ ئەم حاڵەتی ئەم ڕۆکەش لەلایەن برادرانی ئاگرکوژێنەوە ئاگادارکرانەوە کە ئاگرێکی زۆر هەیە لەسەر ئەم شاخەی ئێرە لە کۆنتترۆلی ئەوان دەرچۆ کە شوێنی ئەوەی نیە کە سیاری ئەوان و حریقەکانیان خۆ تەنکەرەکانیان بڕاتەوە شوێنەکە سەختە ئێمان ئاگادار کردو ئێمەش بە زووترین کات وەکو دوو تیم لە فڕۆکەخانەی سلێمانی و بەڕێکەوتیم بەرەو ئێرە بە زووترین کاتیشەکانی خۆمان کرد خۆشببختانە ئاگرەکە کۆنتترۆل کرا بە هاوکاری برادرانی ئاگرکوژێنەوە و برادرانی ئاسایش کە لێرە ئەرکیانە بوو لەگەڵ تیمەکانی ئێمە بە سەرکەوتی کارەکەمان جێبەجێ کرد.